بقرد قیر و حرمت الرائي وعزيز ويك برنامج لبرسري برنامج خاونكارية جوهرة كان شيخ أمير هم خدمتنا ای برنامه 22مین برنامه است لأسری برنامه من چم صفحه خوم لخدمتان نشاندم و وارد قصه و باس لسر جوهرة كان ای برنامه بی من وخاطر ويك وقت فرا نكشي من و بدون دست بيك مقدمة باسه كان شروع كي من إيميل تا برنامه یک تا ایره هاتی من اسا نوبه ای بنسک و برنامه ای دفمان شروع کی من و سر بنکه دلا پروانه است دلا پروانه رو جوری گرستان کنم یعنی خشتکانه یا لطه ای سری برنامه لارسان کنم ای خشتکان حق پیش خستنسن جیان ئەوەسکردنە کەلەمەکان گۆڕینە مەفهومەکان گۆڕینە دەستکاری کریانەسن ئەوەسەکە فرەجار چەدونیتن یە منزۆر و ئەدەبیات جوڕای جۆر تکراروە بێسن یا یەکە یە خشت کە منزۆرێک دێرێتن باەتەکانی وەرجە لە خشتێکتر باەتن لە شوون ئەوەتێ ئێستا ییجێ ئەوەسکردنە لەتمێ فرە ناجۆرێک دانەست لە پەیام ئی گۆهەرگەلە دڵە پەروانە بە من چەند نسخەتر هاوردمە لە چەند شوونتر و خاترۆ چەند کەلەمە یا چەند مەفهوم لە ناویانە تەوفیر دێرێتن کە بتوانی من ئەو مەفهومێکە زیاتر نزیک لە ڕاستیە ئەوەیە هەڵوەژنی من و وارد مانای بەنەکە بکەیت دڵە پەروانە وەجوویای جەم بە پاسامی پەروانە لێرە نووسیاسن وینێ پەروانە دڵە پەروانە لە ئی دەستنووس خاسەلی نۆروزیە هاتێسن کە دڵە پەروانە جوویار جەمبەر وینێ پەروانە لە یانێکە هەروەی جۆر دڵە پەروانە وەجوویای جەمبە یاسای پەروانە لەورە پاسای پەروانەست ئێستا کە و ئەدەبیات جوڕای جۆر دەستکاریەکان هەڵوگۆڕ جوڕای جۆر هاتوێتە سەر ئەدەبیاتەکە مەفهومەکان کەلەمەکان دڵە پەروانە جوویار جەم بە وینێ پەروانە یا جوورەوە مینەسن واست لێرە دڵە پەروانە جوویار جەم بەر وینێ پەروانە هەرەوەسە لە ئێرە تماشاکەی دڵە پەروانە جوویار جەم بە وینێ پەروانە لە ئێرە جوویای جەمبە بە یاسای پەروانە ئێستا کە و ئەدەبیات جوڕای جۆرێک ئی بەنیە لە دەستکاری کردن ئەس جوویای جەم بە لێرە جەم هین نییە جەم وەسڵاژ نەزر و نیاز و تشتە نییە جەم منزور هەر ئەو سەرکردایەتی ڕێکخراوەیە یا یەکە مدیریەتە هاوبەشە مدیریەتێکە کە یارەکان خۆیان بەشدار بینەسن لە تەشکیلی لە ئەدامێ و لە بەسرا قانونمەندکردنی نظاممەندکردنی ئائینمەندکردنی ئەخلاقمەندکردنی سەد شەکاکان لێت مەدەنتانە تانەکیش خاسن بکیشوتانە تانەکیش خاسن بکیشوتانە یا تانەکیشی خاسن بکیشوتانە لێرە ئەرسەد شەکاکان پێت مەدەنتانە
لێرە لێرەوە هینە تەینە لێرەوە تیە تانەکیش خاصن چی ڕاوپەیمانە هەس تانەکیش خاصن چی ڕاوپەیمانە درسترە تا ئەوە کە تانەکیش خاصن تانە بکیش و ئاخە ئەڕا تانە بکیشت وەلی لێر لەورە معلومە ئەڕا ئی ڕێوپەیمانە لێریش هەر خاصن بکیش و تانە لە ئێرە تانەکیش خاصن هەر ئەین ئەوەسە کرد فقط لە ئی دەستنووسە ڕووتافیە فەرقکردن ئیچە هەر ئەو هین ڕووتافیەسە سەد شەکاکان پێت مەدەنتانە تانەکیش خاصن چی ڕاوپەیمانە خۆ فقط ئەوەیە جوور دەستنووسە نوسخە دەستنووسە ڕووتافیەسە خۆ ئەرە جێگەرستان کردم تانەکیش لێرە منزور ڕخنەگرە انتقادکەرە یا ناقدە کەسێکە وەچۆ ڕخنەگرانە کار و کردەوەی تەرەفێک خێتەوە باس و ئانالیز ئەر سەد شەکاکان پێت مەدەنتانە شەکاک لێرە منزۆر کەسگەلێکە کە شک دێنن لە ڕاستیە مەوزوعات و مەقولات کە لێرە ڕاوپەیمانەکەس کە ئێرەکانی شەکاکە لە لید ڕخنەگرن خاسترە چە بکەیتن ڕخنەیە وەربگریتن لە ڕاستای ئی ڕاوپەیمانە ئی ڕێ و میزانە ئی ڕێ و پەیمانە منزۆر ئەو تەسمیماتەسە کە ئەو مسەوەباتەسە کە لە ڕاوەی یاری تەدوین بیەسن تەوافق لەسەری کردیان وینێ پەروانە جویارە جەمبە هەر لەورە جویاریە لێرە جویارە لەورە جویارە یانە تەکراریین لە بەنگەل جەموێلێکە چەند نەفەر باس لێ چەند دانا باس لەسەرێکردنە ئاوردنەسن لە یەبەن لە قاڵب یەبەن ڕەدیفیان کردنەوەی جورە تکراری وە نەزەر ڕەسن وە تکراریەکانی قەیر زەروری وە نەزەر ڕەسن فارق نەجیفەیە زیاد و کەم بە لێرە هاوردنەسوێ فارق بە نەجیفەی فانی لە شوونێکتر هاوردنەسوێ فارق بە لێرە وینێ پەروانە جویار جەم بە فارق نەجیفەی زیاد و کەم بە بعد هەر ئەین ئەو نوسخەسە لێریچە لێرە بزانین چه هاتگەسن لی دەستنووس خاسەری نەورۆزیە نەنیشن بەتاڵ بشانەندانە هیچ نەوین وە تەنگ سەردی زەمانە لە ئێرە لە ناوی دەستنووس ڕووتافیە نییە لە ناوی بە خواردن نییە نە بعد لە ئێرە هەز لە ئێریچە هەز و لە ئێرە نییە لێرە تانەکیش خاصن بکیشتانە بعد وێنێ پەروانە جویارجا فارق نەجیفێ زیاد و کەم بە دوارە هەم دوارە فارق لە جیفێ فانی یانە هینکردن لە دنیا و ماڵ لە شوونگەلێکتر لە بەنگەلێکتر هاتووی وارهاڵ ڕام مادیات و مەقام و یانە چە خودوەکردن ئەڕا خزمەت وە جەم هین مەکە فراموش مەکە یا لە ڕێە خۆی وەکردن لە ڕێی یاریکردن لامەیە ئەرسەد کە لە ئی ڕێوپەیمانە چەمەکە لامەیە ئێرەکانی خەنەتەوە ڕخنەوە یانە بعد تانەکیش خاصن چی ڕاوپەیمانە پس تانەکیشی یعنی ڕخنە پەزیری و نەف ڕاوپەیمانەکەس
وینەی پەروانەجویار جەم بە فارق لە جیفێ زیاوکەم بە فرەوکەم مەکە داوای باش هین زیاوکەم ئاڵا یا جیفێ زیاوکەم کە بتوایتن ماڵەندوزی بکەیتن سروەت جەم بکەیتن ئەوانە لێت پێی یانەمە بەڵکە تەنیا لە فکر جەمە بە جەم بکە پەروانەی خۆت و شەم خۆت و جۆر پەروانە واسرا هەستی خۆت لە هەستی جەمە بینوە یا مانای هەستی خۆت لە هەستی مانای هەستی جەمە تەکمیل شدە بین دڵە فارق بە نەجیفێ فانی سەر نەڕای حەق دەرتامیتوانی ئەیە هینە یە جیفێ فانی و حەق لێرە مەذهبی وەکردنەسەن تکرار هەرەوەسم تا یەوە پێ ئیزافەکردن بعد یەکێ هەمووە پێ ئیزافەکردن سەر نەڕای حەق دەر حەقیقەت خاسن ئەو سەرڕەنای حەق داین حەقیقەت خاسن منزور چەس ئێسەکە لێرە گشتی ڕاستی و ڕاوی هەساوی بێسن متایە وەزێکردنەسن مانەکەیکی ئەوەز بێسن حەقیقەت حەقەن حەق ڕاوی ڕاستن بۆیە حەق ڕاوی ڕاستن لە ئەو بەن شیشەوانیە لە بەرنامەیوەرین خستیمە وەرباز کە ڕاوی هەساوی خاصە و حەق چە حەقەن ڕاوی هەساوی حەقە وی اعتبار و مشروعیت و واصلا چاوە پێ بیشن قدرەت ئیجرایی داین و ئیراگە و ئی پەیمانە ئیراگە لە جەم وە سەرچۆوە گرتن کە جەم خۆی یانە گشتە تعریف کە و ئی لە خەڵال پرۆسەیەرێکی هام دڵی هام سەری هام پایی ئێسەکە حەق ڕاوێ ڕاستە پس حقیقەت حەقەن ئەمە حەق چەس ڕاوێ ڕاست و ڕاستی یاری بکەیتن سەر نەڕای حەق دەر حقیقەت خاستن حقیقەت ڕاوە هین کردی من هەر کەس وەڕاستی ڕاگەشت برد ئەو سەر ئێسەکە هەر کەس وەڕاستی ڕاگە متابق حەق یاری کرد ڕێ یاری بردەسەر کەردەش وە پاکی مەلوو ئەو نەزەر ئێسەکە کردەوەی وە پاکی لە دەفتەرە سەبت و لە شوێنێکتر هاتیە کەردەش مەنووسان لێرە مەلوو ئەو نەزەر کەردەش مەنووسان یانە تاریخی وەبوتن و هەمیشە هادە نەزەرە گوم ناوتن کردەوەکە چون گچی تاریخە نووسیەتن هەر کەس وە پاکی مەوروش ئەو سەر لێرە نووسیاس لەورە هەر کەس وە پاکی وەڕاستی ڕاگەشت برد ئەو سەر کەردەش وە پاکی مەلوو ئەو نەزەر ئێستا بزانیم لە ئەو مینەکان چێتر لی ڕابطە نووساس هەر کەس وە پاکی بوەرشە و سەر کەردەش مەنووسان ئەو سەبت دەفتەر لێرە نووسیاوەسن بابارمێبان ئێستا هەر کەس وە پاکی بوەروش ئەو سەر کەردەش مەنووسان ئەو سەبت دەفتەر هەر کەس وە پاکی مەوروشە و سەر کەردەش مەنووسان مەلوو ئەو نەزەر ئەو دەستنووسە ڕووتافیەسە هەر نوسخەسە هەر کەس وە پاکی ڕاگەشت برە و سەر کەردەش مەنووسان مەلوو وە نەزەر ئەو نەزەر باری مەبانیە چەند هەر کەس وەڕاستی ڕاگەشت برد ئەو سەر کەردەش وە پاکی مەلوو ئەو نەزەر پس لە دو نوسخە لە سەبت بوتن یا سەبت دەفتەر بوتن دروستترە چونکە دەفتەر تاریخ با یە نەوی خشتە لە ناو دەستنووسەکە هین نەوی دەستنووسەکە ڕووتافی با یەک چەند قسەیەک لە مۆردێەوە بکەی من ئی خشتێ لە نەوی لەورە نەنیشان بەتاڵ بشانان دانا هیچ نەوین وە تەنگ سەردی زەمانە یەسەکە
هەرچەند تانەدەن یا سەختیەل کیشین یا ڕێکخەنەتانە وەرڕخنە وازمارن دڵسەردمەون وە چە بکەن دانە بوەشنن دانەی چەس دانەی کردەوەی کە یا یەکە تاریخ نووسیەری هەم وەشانن دانە لە دەفتەر هەم وەشانن دانە لە کومەلگا کردەوەس وە لە دەفتەریچە مڕواری و گەوهەر هیچ نەوین وە تەنگ سەردی زەمانە تاتە تاسیر سەردی زەمانە قەرار مەگرن دانە بۆشنن کردەوە وە لە کردەوەس کە یاری دەم گرتن یاری بەرپا بوو و ئەو ڕستگاری ئاخریشە لە ڕێ یاریوە ممکنە یاری تەنیا ڕێ نجات مێردانە لە کمپانیەلێکتر بینێ وە سەردی ساعت گەرمی وەگیرن وەرنە گەرمی گەرم چ تاو کوورن لی سەردی منزۆر لە جامعەیەکی کە یاریەتینەتیاژەوە دەری گەرم بکرێت یاری لەناوی گەرم بکرێت ئەو گەرمیە وەگیرە ئەمانەکە ئێرەکانە قرار بوتن گەرمای لە کوورە احتیاج ئەوە نێرتن تۆ کوورە گەرم کوورەیە کە خۆی تاو دەریاوەسن احتیاج وە گەرمادی نێرێتن تا گەرمی سەعات وە سەرد نەکیش و یار قوای قەدیم شەرت یار قوای قەدیم شەرت نەمەپوش و لە ئێرە تابزانیم لە شوونگەرێکتر وە جۆرێکتر وەسێکە درستە تاورەگم دێت پس تا گەرمی ساعت وە سەدیە باید لە واقعە وەرجە لە ئەو خشتە بەهاتە تا وەختە گەرمی ساعت وە سەرد نەکیشە تا وەختە ئەوزا خراونەوتوە هەروەکی یاری نیشانەی دەردەن تا وەختە ئەوزا خراونەوتوە چە ببتن دوارە کەسکەلێک جربزە نایەنە خۆیان هیز نایەنە خۆیان یا یەک ئەقدام ناکەن ڕاگەنکردن ئەو زارە بەرپاکردن یاری بعد دەزانیم لە ئێرە شتێک هەست تا گەرمی ساعت خشتێ لە لەورە نەویە نییە لەناو ئەو دەستنووسە دەزانیم لەناو ئی دەستنووسێ لە چەسن تا گەرمی ساعت وە سەد نەکیش و یار قوای قەدیم شەرت نەمەپوش و یەک هاتە هەر ئەو خشتەسە کە تکرارەوە بێسن تا گەرمی ساعت یەک هەر ئەوەسە لە یە شونتر و ئەدەبیاتێکتر هاتەیە کە دروستترە یار قوای قەدیم شەرت نەمەپوش و چرەوەسە متایلیە نسخە کەفتێسە وەرچۆن کە یارە واسرا لایم لە نسخە نەورۆزیە چە هات پێسن ئی بەرکەشە وەسەقی من کە این موقع خاموش نکرد هەر ئەوەسە بەداخۆ ئە منزورەوەسە کە تا وەختێ ئەوزا خراو نەوتن یار هین ناکەتن یار شەرت قەدیم ناپوش یانێ ئەو قواب لێرە مەزەبی وەکردنس منزورەوەسە کە ئەقدام بکێتن وەڕوش شەرت قەدیم یاری بەرپا بکێتن یانە هین کردی من مانا کردیم لە ئێرە ئیگەیەمەوەمەک هەر کەس ناپاکەن تخم بەد شان و فەرداڕووی هەسا و خەجڵ مەمان و لێرە سارە نەدیوان مەمان و خەجڵ هاتووە ئی خشتیچە
ای خشتێری چە لێرە زیاوەز کرد لەناو ئەو دەستنووس نەوروزیە نییە مەدرا جەلاش نەجامەی بەشەر باقی موانش و سەفت دەفتەریە سەبت دەفتەر باە بوتن دە نەتیجە یانە نیم خشتە لە ئەوی چاتێسن کە بوتە سەبت دەفتەر مەدرا جەلاش نەجامەی بەشەر یە خشتێکە بەنێکتر هاتێسن کە فقط لە متن ئەو بەنە ئەتوانێتن پەیامەکەی فام بکەیت و دین یاری پامەنی ئەو وەر وەشەرت بنیام منوشو کۆسەر یانە مەزەبی وەکە نەخواش نەزان ستوانێت خواستنە چە جار بکە هەرکە وەڕاستی نەشی ئەو منزل سارە نەدیوان مەمانوو خەجەڵ لێرە جەبی لێرە هەر کەس ناپاکن تخمە بەدشان و فەردا ڕووی هەسا و خەجل مەمانوو یانە هەرکان یە منزورن متا یە سارە نەدیوان مەمانوو خەجل درستە چونکە لە مدیریەت هینەکەن گشت مدیریەت دیوان مدیریەت هەسا و ڕەسیکردن لە گشتێکە کردەوەکانکی درستتر بیەکی وەپاکی ئەرکەکان خۆی جیوەجێکردنە کارنامەی هەرکام لە شخصەکان لە دیوانە لە دەفتەرە سەبتە و لە وەرچە و دیوانە واسرا خاصراوی لە وەرچە و دیوانە هەست هەر کەسی وەڕاستی نەشی ئەو منزل کەسێک وەڕاستی نەچینە منزل یاری نەکردن لە سو لە وەرانوەرە دیوان لە ئاستانی دیوان چەبوو خەجەڵ بن ڕاکردەوە خۆیان لێرە فەردا ڕووی سارە ڕووی باتە لە واقع ئێ لێرە بەنێکترە کافی من کافی لطف خواجای من کافی من کافی معلوم نییە لطفە منزور چەبوتن وەداخۆ یانە لە کەلەمەکانی سەقەتکەن چە دوونی لاوەن چە سەدەمیشتن لە پەیامەکە مەست یارەنان لەی نسخە نەوروزیە مەست یارەنان دەردم بی سافی لێرە مەیلی یارەنان ڕێشم بی سافی لێرە دەردم بی سافی بڕیشان ji dukanê bowrê Yabanî malûm niye ram naxweniye î zayim lêrê çenîsa ber meşyam ji dukanê bûya bafî her hiç manayek nêditin lêre بعد و میلان حق رای راست کردم ویرشیم یا هینێکی مەسەبیە لە زاویەکی مەسەبی جالکردنەوە جالەکەی فرە ناتەمامە ناجوورە متى هەرجور باقی بەنگەل جعلی مەجموعێک مەفهوم و نیم خشت و خشت بەنە ئەسڵیەکان بەنە ڕەسەنەکان لە تیانە مەنگەسەجێت ئوستاد شەرتم قوڵی پێم دادەن سڕی وەن نامەش مەکوو نەهادەن یەسەکە لێرە ئەو هینە واسرا جعلە ڕاست سەر مەگوو تاشینە ئوستاد شەرتم ئەلەمی پێم دادەن ئەلەم لێرە یا بەیرەق یا ئاڵایەک دانەسەفیم سڕی وەن مەگوو نامەش نەهادەن ئەڵا شەرتم علمی پێم دادەن علم لێرە معنا پێیان ناکێ کە مەگوو بوو چونکە علم لە بەنگەل فرێکە کەفتێسە وەرچۆمان نەسڵ وە نەسڵ نەقڵ پێیاکێ لە دەفتەرە سەوت بوتن و یەسێکە ئەڵام توانێتن بوتن لە ڕاستی لێرە قەولێ پێم دادەن سڕی وە نامەش مەگوو نەهادەن هەڵا یەک هەرەوەی کرد قۆران 32 جز مەواسڵە جزء و لە
معراج را علی فاش بوتن که سی را محمد سی للشريعة ما نقياك ودو جزء تترى إن جزم يا جزء صدق اليادمنية بعد أو دواني سر مقبوك علي فقط رأي ياركان خوي وتسوي دمدم هاتي سنتار رسيس الساعة باك كو بيوشن سر مقبو يا أو جعليات البته یه حد دنباله واسم تاید استفکتر ها بی وجه ها ورمسه که بتوانی من خوب جواز بکی من روش صفقه شرطنامه دارو شرطنامه دارو نه جفا و نه رنج نه جفا و نه رنج نه لیره منفی نیه لا منظور واسه مثبت لیره این نه که این شرطنامه شامل جفا و رنجه شرطنامه که و رنج و جفا و دسا نوسیا کارنامه شرطنامه لیر معنی کارنامه ده و نور یاران پنم بیان و گنج و نور یاران تبدیم لیر نور یاریان لیر نور یاران لیر نور یاریان حالا لیر درسته که این خشتو نیم خشتگلیه او بنيل رسنا هاول ياسن نزعمت دارو نجفا و نرنج نوريا پریم بیان گنج ای نیم خشته و توفیلی لمانا خارج کده من تا این نیم خشته لور درسته شرطنامه دارو شرطنامه ایک دیرم کارنامه ایک دیرم گذشته ایک دیرم چه بود که ورنج و جفا و نوسیا و رنج و جفایی کارنامه واسه سپری بیه و دست هاتیه نور یاریان دورا نور یاران پریم بیان گنج نور یاران پنم بیان و گنج لیره ای لراغیاری زحمت و انتشار شرطنامه دیریتن هر کسی تاریخ خوی دیری گذشته خوی دیریتن که چه کردن و زحمت و جفایی کارنامه و دست آورده که یه چیز ای کارنامه نور یاریان که نور یاریه رامیس گنج حالا نور یا یک لسر راغیاریه که ای گنج تجربیه گنج آزمونگلک و دست آوردیسه یه شوانه یکی که معلومه که لو معنی خویدی وضعی و من کرد پی نقش یاری چو استاد ویم مبو بسپاری اینجا لیره بزن چو اصلا معنی درستی نری لیره درست داره و نم سعیش کرد و نقش یاری نه استاد ویم موم سیاری خود لیره تماشا کیتن هنا ای تجربیات هنا ناورد مثلا شون کتر ناورد مثلا رایره نسخه کتر لشون گلیتر پس این شرطنامه جوری نقش داوه سپی و این یک داوه سپی جایگاه یک داوه سپی که چکود نقش یاری جایگاه و شونک رای تعاقب یا عقوبه ای شرطنامه که و رنج و جفا و دستاور بیسه و ایر شرطنامه که لبان ری یاری بیه و گنجی که کی بیسه توشه ایسه که رامن جایگاه و پیگای بوستلا جایگاه و پیگای نقش لیاری رامن پیا کرده که چه کنه یه سیارم وکرده نه استاد ویم موم سیاره که استاد خوی شهین کرده سن یا گرده سن که همیشه چه وروج بودن
دیت بوتن واسطه سیار بوتن مثلا مبو بسپاری درست نیه او سیاری درسته چون لجی تیار چه سکر هسه که شوان سیه که ولی خب منظوره که لئی چوارچوهی که ارستان کردم خوی دونت بود ندارم چارم لیره وینه تاس ندارم چارم حالا تاس نرده لفره هین چه سکار معلوم شوان نسی یک که معنی که علاو بختکی خوی دونه تو یا یک شانس یا یک سنوشتی که پیش رقم خوارده مثلا لعزل و رقم خوارده هر کسی چاره نیست یا هر کسی لچاره خوی دینه لو رابطه لبریا سکا لفره جعلیات یا لو معنیه له خو دوباره یک آمان نبارم پارتر مبو جرگ صد پارم نقشی کم یافتن وینه نقش نرد هر کس سر پوشا گو چه میدان برد الا ای خشتیر وقت ای بخشته هر یکی کن لیری چه هر اوسا حرف لیره هینکتر هست ل چند خشتێکی لە یە بەنتر هەست هەرفی یافتنم کە زووتر لە یەکی لە بەنامەکان خستی مثل وەرباس یەک دو خشت لێرە هەر تکرار ئەوانەسە کە ڕاوە ئەو خشتیچە هاورد مثلا ئەو بەنیچە هاوردمە لێرە لە مەتنێکە قرارە دامەس لە کۆمنتێکە خۆ بزانین لە ئێرە چوینەکە نەخشێکم یافتن وینەی نەخش نەرد هەر کە زەهر نووشە ئانە شەربەت وەرد لەورەچە جوورێکترە لێرە جوورێکترە نەخشێکم یافتن وینەی نەخش نەرد هەر کەس جار نووشە آخر شەربەت وەرد آخر چە شەربەت وەرد لێرە کنەسە ئانە شەربەت وەرد لەورەچە بێ ژانوش بۆتەدار تیرەنداز مەبوو نالکیش نالبن نیش گاز مبو لیره نقش یافتنم وینه نقش ند لوره یافتنم حرفی خلاصو بیگرد هر کس باشن یه هوگر که کلیک راست یافت هر کس جانوش آخر شربت ورد لیره هر اوسه که لوره حاطیسه یافتنم حرفی وینه نقش نرد هر کس سرپوشا گوش میدان برد اما سرپوشا معنی نیریتن یافتنم حرفی خلاصو بگرد هر که جار نوشا آخر شربت ورد و هر که جار نوشا منظور واسه که هر که بیا بس کرد و حاضر بی سر بیتن طول نچود بیا نچود او کس آخر چک شربت بود یعنی شربت خواهیتن یعنی و موفقیت بس شربت موفقیت شربت کامیابی خواهید بعد لێرە هەرجۆگەرسانەکەم ئەوە ذکردنسن لێری چە زەهنوش بۆتەدار تیرەندازمە بوو یە هەر ئەو بەنەسە کە لەورە هاتیێسن جارنوش بۆتەدار تیرەندازمە بوو خۆ جارنوش هەدەفمەند بۆتە تیرەناز نواکیش پیشگام و هەڵا ئی ناکیش و ناڵبەن نیش گازمە بوو کە بووتە ئوسایی کە واسەڵاکە ناڵوەنی بکێتن ناڵ هم نال بکشت و هم نال بکەیتن کە منزور مەسئولیەتەکان لە تاویلێ بوتن یا یەکە شایستە قبول مەسئولیەت بود لەو مانیە لە خۆی دوێنێتەوە کە بەنە لە شوون خۆی نەماوەستن و ئێستاکە ئینسان مشکڵە ڕێکی مانی یا یەک من مشکڵ دێرم وەگەلیەی کە خشتەکان لە شوون خۆی نەوتن مانایە یا یک بفهمم
یافتنە مەرەوینێ شافر خۆ هەر کەس سەر پوشە بوو ژە مێدان برد نییە هەر کەس وەڕاستی یاری کرد بوو لە مێدان بێتن وا فرە بوو لە مێدان بردن لە فرە مۆرچێسە کاروە لە فرە بەن قستی مثل وەرباز ئەڵا این نەخشی کەم یافتن وینێ نەخش نەرد منزۆر ئەو نەرد ئەو شەش هیندری شەش زەلیە شەش لاندری کە خەیتە یەک تری دو تری سێ تری تا شەش یە لێرە نەخشەکەم تەشبیه کردن کە لە یاری این نەخشیە توانێتن چەپ بوتن بەرپرسایەتی جوور جوور جیوەجی بکردن و توانایی و کارایی بەرپرسایەتی لە شوونگەل جوور جوورگە لە ماموریەتە جوور جوور وەربگرتن یە منزور لە نەخشەکە وە گشت لایەکە هەبووینێ ئەو سنگمورەی جەزیرە بتوانێتن پل بخۆێتن پس سەرپوشان نییە هەر کەس سەرپوشە لە حاڵێک کە توانێتن مەعانی داشتوتن کە لایەنێک لە تایوەتمەنی یارەکان بوتن کە لە فرە بەنیشتری شاتێ توانێت دروست بوتن کە سەرفاش نەکەن پس هەر کەس سەرفاش نەکەتن بوو چ مەدان بردە یەکی لە تایوەتمەندیە لێ ئەو یاربیین دێرێت لە ئی رابطه مشخصة تایوەتمەندی بسەرتوانی بی تایوەتمەندی تربی کە واسڵە هەدەفمەند ئەرکەکان جۆجی پێ تایوەتمەندەکان بیشتر خستی مەسە وەرجەوە یەکی لە تایوەتمەندیە لە یەسەکە هین بوتن ئەسرارە یاریکردن ئەسرار بەرنامە و ئەساسنامە و ئەو مسەوباتە فاش نەکەیتن خیانەت وە تەشکیلات نەکەیتن وەسەکە ئەسرارە تەشکیلاتی یا سازمانی فاش نەکەیتن و ئەو کەسێکە کە گوول لە مێدان بردێ کەسێکە کە توانێتن قبول بکرێتن هەڵوژێتە بەرپرسایەتی لە یەکی لە جێمەکان بعد یا مرد آزاده چون بالول مبو بیزار یانه و پارو پول مبو یه خصیمه سوار باس یه لناو بانکتر هاتیو که چند خشتر تکمیل کردوی ای خشتر یه تایوتمنی مرد آزاده بی لورا خصیمه سوار باس داره این نادی ناچی مناو پولای باسه که لێرە یەکشتر هەست کە نەخشی ژە سەرمەشق ئوستاد یافتنم سەر بەقێ المقەیب شکافتنم خۆ یەسە نەخشێک لە سەرمەخش شتێک لە سەرمەشق ئوستاد یاگرمە دەرسێکی لە ئوستادم وەرگرمە سەر بەقێ المقەیب شکافتنم ئەڵا هینە المقەیب و یانە معنایك نێدێتن لێرە لە هەر ئەوە دروستتر بی لەورەکە ئەسرار تەشکیلاتی فاش نەکرد یا ئەدامە و هینە سەردانی من شتێکتر هاان ناوێیە مەقشی یەن لێرە مەشقی نییە مەقشی نووساسن مەقشی وەسەر مەقشیان نەقشیش نییە ئوستاد یافتنم سری نه بخیه انوش کافتنم یه تر هاوردسه بازم تر هاوردسه و یه جو تر هاوردسه ازم چیزی گلو بارو ولی ای بنا هست یعنی یه چه یافتنم حرفی وینه نقش نرد هر کس سر پوشا بو جمیدان برد ايش هالوجوه هين كردستان هاورديس و تکراری وکرد یافتن هم حرفی خلاصه و دیگر هرکس جانوشه آخر شربت ورد او هینی چه هاتی لبان هین دویم با بارمه ورو او بنا لیره هاتی کالای اجای و دوران یافتنم
سری و ئەو ئەسرار قێوش کافتنە لەورە منزور شتێکترە منزور تاریخ خواندن تاریخە کەشفکردن ئەسرار لە تاریخە لێرە لەبار سازمانی وەئی بەنامانەکە یەسەکە خشتەکان جێوەجێکردنەوە داخەوە لەتمەی دانستە بەینەکان پەیامەکان پێی کەسی خاسن لەنەوەواکان نەوی پێی کەسی خاسن لە ئەوریجە هەست خاسن مارەم ڕاز بوو چابک و چالاک ئەم تیرەنداز بوو لەورە جوورێکتر ئاودەسێ پێی کەسی خاسن پولدرین بوو یە شتێکە کە مانایەک نێرێتن پولدرین بووتن یا پول وەرین بووتن پێی کەسی خاسە پول وەرین بوو یا دەرین بوو معلوم نییە منزور چەست چابک و چالاک تورکە سەرین بوو لێرە پێی کەسی خاسن یە دوارە تکرارێ کردسن جا لە ئی خشتە لێ خشتە پێی کەسی خاسن مەحرەم ڕاز بوو وەگەرد ئەوەیە تێت بە سڕکە لەو هینە هاتووی سڕێک فاش نەکەی کاڵایە جای و دەوران یافتنم سڕێ ئەو ئەسرار قەوش کافتنە لێرە وەگەرد گێتت وەگەرد یەکە پێی کەسی خاسن مارەم ڕاز بوو چابک و چالاکسەر چالاکسەر و گوباز بوو ومل فنون یا مهارەتێ لە گوبازی چالاکسەرانە واسڵا هوشیارانە هوشمەندانە هەم تیژ بووتن هەم تیژ فکر بود تیژ سەر بود و هەم چە بود و مهارەتێ و واسڵا فنونە بووبازی ئەم بووباز و چەوگانبازی مهارەت داشت یەکردنەسە چاپ و چالاک هەم تیرەنداز بووتن کە وەڕووی ئەوەی کە چوو کەلەمەکان ئەوەسکەن گۆڕنن مانێکێکی گۆڕێوەدا بزانین چ دقە یەکێ جعلیە ئەیاریوەن تاریخ سن بیزاریوەن و میل محبت یعنی وجودان کردن مسخر یعنی وجودان همسران یک ندارن خبر یک معنی که درست سویل لیان و دستنات همسران یک سرش حشار کرد یا همسران یک سرشان باید بود و یساو حشار کرد دلا حاضرن بی و جام سر قیج بیداران yani şiini که معنی و دستنات گیلام چند قوایه چند مذهبیه چند جور جامعه گیلام چند قوایه عام و خدمت پاشای پر وفا چنی نیشتنی نکوی خلوتگاه وزلت نشینی ویانا لی ادبیات دانه برانه جین ورشته بلی یکتا و یک دینم دانه ازری پیر بنیانینه یه صوفیان پاک پرامید موانان نپای علم سفید اطراقی یارن مرد پای تو قشکش داقما دارن یه بنکتر چیم نسسری ای خشتی لیر وارد نوی نه طول داود کسی مو یارو نه تیر داود لشون اکتراده کرده دست رنجز نه دفتر دارو نه کرده سفر سرگردان مبو نه کرده سفر سرگردان مبو پولدار شرط بینشان مبو هر کس و قرار و یاری ون روی حساو و برگ دیاری ون و نه برگ دیاری ون که اینه کرنسا نفی کرنسا که مانا نیریتن میرد پای تو قشا و دوا یعنی گشته چیم نسا سری لبن یلیکتر لبنامه ویلوری یه بنکتر کرده بو
مردم گرکن کردش کرده بود، پرداخت دکان دواخ ورده بود، 100 تیر کیشا بو آخ نورده بود، ایره کردش کرده بود، مردم گرکن کردش کرده بود، پرداخت لورا پرداخت مثلا توی بیدن قرضگت یا یک قبضی بیدن پرداخت درسته لیره منظور پختگیه جور دکانی که پوست باشکن که سان خوشگیری که گوشت مشتکل زیاد که لاون 100 تیر نوشا بو آخ نورده بو آخ نکرده بو یه لوره 100 تیر کیشا بو لیره 100 تیر نوشا بو ولی نه نوشا درسته نه کیشا درسته بلکه 100 تیر ورده بو درسته 100 تیر حالا تیر تانه کیشا توانه بودن تیر تانه یا چشتکتر کلمه کتر نیه که آخ نکرده بود دوره آخ نورده بود پس دیره 100 تیر ورده بود آخ نکرده بود تیر تانه من رخمه لری گردو یعنی اللي منظور لیوی که پخته بیودن 100 جفا ندست استاد کیشا بود گوشتش لوابو پیشش ایشا بو حالا یه جفای دست رنج اصا لیره آسا کنس آسا کیشا بو لیره استاد 100 جفا ندست استاد کیشا بو گوشتش لوا بو پیشش ایشا بو حالا یا پیشش ایشا بود حالا این پیشه که شغل هر چیک دست بسای جفا کیشا بود دست تعلیم بیود دست اصا که بتوانید اینجا گوشت لوا بود و منظورسک ورزیده بیود و لپیشه خوی که بودن را پیشه خوی ایشا علا منظور ایره کنی رنج کشان دواره بود میره جفا کشان بود یا کلمه کتر بودن که پیشه که چه بودن لو پیشه تجربه و دست آورد بودن سایی آورد بودن پیشه حالا پیشه که لیره تتوانیدن مثلا بلقار بوش سویل رجده بو زرن زمزم یاری چشته بو در چونی ساسه بلقار بوش یا بلقار سویل رجده بو رشته لوره لیر رجده است زره نور لیر نزمزم لوره زره نو رمزم یاری چشته بود زمزم یاری چشته بود درسته را که حالا دیر منظور واسه که بلغار بو خوشه رو جره که بریتر بنهاتو کوسی که وقت خوشه کن پرنه جورای جور گیرده خواه بوی خوشه و سویل رجده بودن که وشکو بید پختو بید منظور ده واسه که سویل داوتلی و سویل رجاوت و چبوتن نیم پشته وگلیخ نیم پشته مانا کانیان جوز درنات زرن زمزم یاری چشته بود حالا پیاله نزمزم یاری چشته بود کسی که بود پخته یاری بیودن باشه بیود را یاری کردن مثلا جور پس پوست باشه که دواخی کیشیاوی پرداخی کیشیاوی دواخ دریاوتن خوشه کریاوتن را یاری کردن بیشک او مرده کسی که وو جوره بوده بیشک او مرده قطارن داخل و جوخی قطار یارن لیره بدایم چونی ساسن بلان ننالو نه درد کاری آنه موروش نه جم یاری
هو يسك كسك هم إياه هم هو إن بنجل جو بنجل يمكن لأن كثير يكتب سري موضوع قصة كرنا جمعا كرنا سن بوت التكراري ومعنى كان خائن وكرنا سن سادة مدانا سري تلورا بلام ننالو ندروش کاری نه درد کاری لورا ندروش کاری دروش کاری انا مو بروش و جم یاری انا موروش انا موی موی یا روش لورا یه اضافه کنه هر موروش که درسته و جم یاری کسی که هین کردیسن ل تجربه کسب کردن ل رنج و جفا کشان ل راستای پیشه خوی وقتا بین ل پیشه خوی کسی که هین نکرد بسرا و شور و اشتیاق و پیشه که فیر بی درسکی ل استاد خوان او کسی چه بود داخل و جوخی قطار یاران بود یاران نیه قطار یارانه بعد داخل و جوخی یارانه پیشکو میرد قطارن منظور میرد سازماندهی میرد که لجم باید اگه برپرسایتی بیریت پی یعنی بیجور شوان نسه که هر اونجور که انسان کنم کسی که تجربه و دست آورد کسیم ولی کسب کردن آزمون تجربه اکتر شکایت ناکه نه نالتن لوره خاطی لیره نه نالو درد کاری لوره دروشکاری شکنجگانی در بلکه منظور هست که لآزمونکان نه نالتن در کسب تجربه تجربه توری و اصلا لنزبار توری لبار تجربی خریق بخبت گیندی و اشتیاق و خریق یاگیری بی فرکاری بی او کسفانتن و جمعیاری هین کریتا خوشه بیوت و سر روی خوشه بیوت هم زیادتر و شنو بوده که تخته بودن او کسر جمعیاری جید دیدن باید کنی لقطار سازماندهی بعد جواهربارن دانه مفروشو او حیاتن هر کس بنوشو دانه مفروشو او آب حیاتن هر کس بنوشو هو یسه که او کسه که تجربه کسب کردیس و خری که هر تجربه ورگری لقطار یاری جی گردیسن ای کسه که لقطار یاری جی گردی ای تایوت منی لدرید جواهر باریا هم عملی هم توری بارخانه گوهر بارگیری کرده و این کسی که جواهر باره که خریک دانه فروشتن و گوهر به دوبستان کتن برپرسایتی خوی بارگاه خوی لنو او اجتماعی که چالاکی دیدن برپرسایتی دیدن پسی کسی جور او حیات ضروری را جمع یاران یا را جمع را قطاری یاری که هر کس بنوشته مثلا جور او حیات هر کس لیلی بهرور بود لی شخصی که جواهر باره ایما لئیره ای دوریاره ای جعلیه قرشنون داشته استانبول ندی و تالان یه هینی که نوی گفت و دانی که پیش بینی هینی کنس جعلی کرنس بعد ای شای بوز سواره یعنی من بعد کنه و جورا و رنگ دیارین کم که جعلی بن ای شای بوز سوار ارهی ابراهیم شای بوز سوار یعنی گشت جعلیه تو امام حسنی تو باویار امام حسین شو فلان یعنی جعلیه کردش بیابس پیرو پادشام کردش بیابس بیا نیه بیا باید کن هفت لبانه بودن و کن اینه که و پیت سورانی بویسینه هرچه روی تاری تا روی الفست یا الس لرهینه داود قربان پی بکسان
یه چهر هینه پیر و پاسه هینه کردنسن و نادرست ای ادبیات و کار گرنس پادشاه پردیور کردش بیا بس پادشاه پردیور بنیام کرد و پیر داود و رهبر پیرنویسی وزیر نیسا و دفتر یعنی این دوره سده هفتم اشتما که او دفتری او سده محاور نسی یعنی متنی که تایوت توانید خواهن معنی که درست بن یعنی آورد او نظر آورد او نظر جمع تا ماهی آورد او نظر و امر بی چون دهنده داور جهان تا جهان آورد یا بین لو بنیلی که جعلی که را خلقت واسرا دینه کرد مثلا هاورد هینه که لو آثاری که کلی ربط و قد خلقت جعلی کرنس لو آنست هم یه بیابس کردش هفته و دودین بیابس کردش جو راگا اسرار کس را نوردش جو راگا اسرار کس را نوردش و دست بنیام داود یعنی بیشتر جالیات الادبیات کس سواده کنه جل کنه کردش با خبر نیم چند دقیقه کردش با خبر خواجه صفتن کردش با خبر هن روی از التوال یعنی گشته خیر نه پیغمبر آمان او نظر لمعشر خیر از پیغمبرکان و باقی آورد نجر قضاوت و حکمدان هیه هم دواره بیابس کریا و شرط و اقرار بیابس کریا راگه حقیقت نو میدان نریا نجیر ساجنار قرارشان دریا یعنی ادبیات سده هفتم هشتمن که لیره سوستفاده لیریان کده و اوی مزانوم گناهکارنان جدرگاه سلطان شفابارنان جمعی که جمع بود جمع یارسان ای تا ایره هیلی منو تا ایره که بتوانی من در برنامه بعدی ادامه بیمن خب عزیزی رسیم کوتاهی برنامه 22 من درست شما رو گذاری کردیم از او 20 یه 21 و ایش برنامه 22 و هر حال خریکی من ورو کوتاهی صوباس لسر ای لسنوسه چی من نبداییم باش چند و برنامه اکتر یا دو برنامه تر وانی من ای دستنوسه تکمیل صوباس لسر ای دستنوسه تکمیل خب عزیزي طبق معمول جوهر الفريق ديمن وجاليات فريقش خصي مكناروا وخشيوا هرچند دستکاری کریا هرچند یاودا و هرچند دستکاری کریا ولی وخوشی و توانستیم جوهر الفريقش در باری من نوع او دستکاری لنوع جالیات و معنا كان فهم بكيمن ومعنا كان خيمنا ريتا مكان خيمنا اوات زنگانی که خوش راتن دیرم بنیش نخیر